جارێکی دیکە شاندی حکوومەتی هەرێم گەڕایەوە بەغداد بۆ گفتوگۆ لەسەر ئەو کێشانەی چەندین ساڵە لەسەری نەگەیشتونەتە ڕێکەوتن. لە تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا چەندین جار شاندی هەرێم چۆتە بەغداد، بەڵام ئەم جارەش وەکو خۆیان دەیڵێن بۆ چارەسەری کێشەی نەوت و بودجە و مادەی 140 و کێشە هەڵپەسێدراوەکانی دیکە ڕوویان کردۆتە بەغداد. حکوومەتی سوودانی کە ئێستا دامەزراوە ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی پێیان وایە کابینەی سوودانی لەسەر بنەمای ڕێکەوتن دروست بووە. پارتی و یەکێتیش بە ئامانجی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە و دەستکەوت بۆ حیزبەکانیان دەچن بۆ بەغداد. انتفاقێکی مسبقەیە بۆ تەرجەمەکردنی ئەو انتفاقە مسبقەیە دەچن و بابەتەیە ئەجا خۆی لەوە دەبینێتەوە کە دەستکەوتی خۆیان دەوێتەوە بە یعنی بە کوردەکەی منەوە حەزەکەم چوونی ئەوەدا بۆ چنینەوەی ئەو انتفاقەیە کە حکوومەتی سوودانی پێی دامەزرا بۆ ئەوە نییە کە بچێت کێشەی خەڵک چارەسەر بکە. ئێستا هەمومان دەزانین کە پارێکی زۆر لە بەغدا هەیە، فائیدەکی زۆری لە پارە لە بەغدا هەیە کە ئەتوانێت ژیانی هاوڵاتی بەغدا بگۆڕێ. ئێستا حکوومەتەکە ناوێن لێنە حکوومەتی خزمەتگوزاری خەدەمات هەموو چاویان لەوێ کە بتوانانی ژیانی هاوڵاتی بگۆڕێت. لەوانەیە لێرە و لێوێش چاویان لەوە بێ کە پشکەشیان بەبەرکەوێت. لای خۆشیەوە چاودێرێکی سیاسی باز لەوە دەکات ئەو پرسانەی شاندەکانی هەرێم لە دوای ساڵی 2003ەوە بۆی چوونەتە بەغداد نەک چارەسەر نەکراون، بەڵکو ئێستا قوڵتر بوونەتەوە بەهۆی ئەوەی شاندەکان شاندی نیشتیمانی نین و لەسەر ئاسی حزب نێردراون. خاڵێکی تری جەوهەری ئەوەیە کە بە سەراحەت چوونی وەفدەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا لەسەر ئەساسی مەکسەبی حیزبی بووە، یعنی بۆ تەوزیعاتی پۆستە وزاریەکان بووە و دەستکەوتی حیزبی. بۆ نمونە بینیمان لە ڕابردوو لە بینی دوو لایانی سەرەکی لە هەرێمی کوردستاندا لەسەر بابەتی سەرۆک کۆمار تا لایەنێکی زۆر گرژی دروست بوو. بۆچی زیاتر لەسەر ئەساسی مەکسەبی حیزبی ئەمانە بەرامبەر یەک بەڕاستی بۆ بەغداش قسەیان هەیە. لە 2003ەوە لایەنەکانی هەرێمی کوردستان ڕوو لە بەغدا دەکەن، بەڵام دەبینی کێشەکان نەک چارەسەر بوون بەڵکو قوڵتریش بوونەتەوە لە بابەتی کێشەی موچەیە، لە بابەتی کێشەی مادەی 140، لە بابەتی کێشەی تەوزیعاتی نەوتی سپیە تەنانەت. لەگەڵ دەست بەکاربوونی هەر حکوومەتێکی تازە لە عێراقدا پارتی و یەکێتی بە خێرایی شاندێک پێکدەهێنن تاکو بچن و ڕێک بکەون. هەموو جارێکیش کێشە سەرەکیەکانی پەیوەست بە ژیانی خەڵک بە چارەسەر نەکراوی دەمێننەوە و تەنها لەسەر دەستکەوتی حیزبی و دابەشکردنی پۆستەکان لە بینی خۆیاندا ڕێک دەکەون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.